بە گوێرەی راپۆرتێکی هەواڵگریی ئەمریکا ئەوەی لە دەمێکی پێشوەختی ئەم هەفتەیەدا بڵاوکرایەوە، رووسیا دەستی لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ساڵی 2020 ئەمریکا وەردا و سەرۆک ڤلادیمیر پوتین ڕێگەی بە هەڵمەتی کارتێکردندا بۆ زیانگەیاندن بە پاڵێوراوێتی جۆ بایدن لە بەرژەوەندی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەو کاتە. سەرۆک جۆ بایدن قسەی توندی بۆ پوتین هەبوو، هەروەها بە بکوژ ناوی دەبات و بایدن دەڵێت پوتین باجی ئەو کارەی دەدات. رووسیەکان بەرپرسیار دەکرێن بۆ ئەو کارانەی ئەنجامیانداوە و ئێمە بەم زوانە لەم بارەیەوە کاردانەوەی زیاترمان دەبێت. بۆ وەڵامدانەوەی ژەهراویکردنی ئەلێکسی ناڤالنی، ڕابەری ڕەخنەگر لە کرملن ئەمریکا ڕۆژی چوارشەممە گوتی گەمارۆکانی لەسەر چەند هەناردەیەکی وڵات بۆ رووسیا تون دەکات، هەروەها پێشبینی سەپاندنی گەمارۆی زیاتریش دەکرێت پەیوەست بە دەستوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکەدا. لەم سەروبەندەدا مۆسکۆ باڵێزی خۆی بۆ واشنگتن بانگشتی وڵات کردەوە. کارێکی کەم شێوەیە بۆ سەرۆکێکی ئەمریکا ئاماژە بەڕابەری هێزێکی گەورەی نەیار وەک بکوژێک بکات. هەندێک جار باڵێزەکان بانگهێشتی وڵاتەکانیان دەکرێنەوە دوای سوکایەتی پێکردن. بۆ نمونە بەدڵنیاییەوە بەڕێوەبەرایەتی بایدن باز لە سەپاندنی گەمارۆی زیاتر دەکات سەبارەت بە هێرشە ئەلکترۆنیەکەی کرایە سەر کۆمپانیای ساڵەروێنز. جا ئەو دووشتا ڕەنگە ببنە هۆکار کە ڕەچاو بکرێن. بە گوێرەی راپۆرتەکەی هەواڵگریی ئەمریکا، رووسیا ئیدعای ناڕاستی لەسەر کاندیدی ئەو کاتە بایدن بڵاو کردەوە و کارژێڕانی ئۆکرانی بەکاردەهێنا ئەوانەی کاریان لەڕێی ئەندامانی نێو بازنەی خودی ترامپ دەکرد، لەوانە ڕودی جولیانی پارێزەری ترامپ. پێشبینی دەکرێت ئەم جۆرە هەڵمەتانی چاواشەکاری بەردەوام بن، ئەوەش بە سوودوەرگرتن لە جەمسەرگەری لە نێو کۆمەڵگەی ئەمریکاییدا. مەسەلە گەرمەکان بۆ نمونە وەک ژیانی ڕەشپێستەکان گرنگە یا لەباربردننی کۆرپەکانیان مافی هەبوونی چەک سەرجەم ئەمانە ئەم شتانن کە نەیارانمان بەکاریان دێن و گەورەیان دەکەن. نەیارانمان وەک چەکێک ئەمانە بەکاردێنن لە پێناو ئەوەی ئەمریکیەکان بەگژیەکدا بکەن، هەروەها بۆ ئەوەی بەیەکماندا بدەن و بە مەبەستی کەمکردنەوەی بەشداریکردن و متمانەمان بە سیستەمە دیموکراتیەکەمان. هاوکاتی ئەوەی ئەمریکا توانایی باڵەدەستی لەشکری گەورەی هەیە، هاوکات نەیارانی پەنایان بۆ هێرشە ئەلکترۆنیەکان و هەڵمەتەکانی چاواشەکاری بردووە. بە پێکەوە کارکردنی لەگەڵ هاوپەیمانانی ڕۆژاوایی، ئەمریکا دەتوانێت لە ڕێی سەپاندنی گەمارەوە تۆڵە بکاتەوە، هەروەها لە ڕێی ڤیزە و بربەستەکانی بانکی کە کۆمەڵێک لەو وڵاتانە دەکاتە ئامانج. ئەگەر دەست لە نێو کاروباری وڵاتەکەمان وەربدەن، هەژماری بانکەکانتان سڕ دەکەین. ئێمە پێشوەخت ناڵێن کێ دەبن ئەوانەی هەژماری بانکەکانیان سڕ دەکرێت. دەشێت هەژماری بانکی هەر کەسێک بێت کە ئێمە هەڵی دەبژێرین و کاتێک ڕێکاری لەم جۆرە دەگرینە بەر. دیموکراسی لیبرالیەکانی هەمانن بۆ بەرژەوەندی خۆمان بەکاریان دێنین. لەو دەمەی بەڕێوەبەرایەتی بایدن گوتی ڕێکارەکانی سزادان بەڕێوەن، هاوکات جەختیشان لەوە کردەوە کە بوارەکانی هاوکاریان لەگەڵ رووسیادا هەیە، لەوانە لەسەر گۆڕانی کەشوهەوا، دانوستانەکانی ناوکی ئێران و هەروەها لەسەر کۆنتڕۆڵکردنی چەک.